ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە من بەهرام جانوەتەن لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لەگەڵ میوانی هەمیشەیمان هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران تاوەکو تێڕوانینێکمان هەبێت لەسەر بەیاننامەکەی بەرەی ئیسلاح تەڵەبەکان کە لە 26 گەلاوێژ یاخود 26 مورداد دەرکراوە. من لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر ناکەم و دەچمە لای میوانی زۆر خۆشەویست هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی. بەخێر بێ بۆم بەرنامەیە سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. زۆر سپاس بۆیەوەش. هاوڕێ ئەسعەد خەڵک داواکاریە سەرەکیەکانی نێو بەیاننامەکە کە ئاماژەی پێکراوە چین؟ بەر لەوە ئاماژە بدەم بەوەی کە دیارە ئەمە بەیانیەکی 11 خاڵیە کە ئیسلاحخوازان دەریان کردووە. منتەها بەلەوە ئاماژە بم بەو خاڵانەی کە ئێوە ئەتانوێت ئەمەوێ بڵێم کە خودی جریانی بەناو ئیسلاحات لە ئێرانە کە جریانێکە بە مەوازاتی باڵی و سوولگەرا کە دەسەڵات لە ئێرانە بە زۆری ها بەدەستیانە و هەوڵ و تەلاشیان بەردەوام ئەوەیە کە کۆماری ئیسلامی لە تونپێچەکانە لەو شوێنانە کە زەخت و فشارەکەوێتە سەر ئەم ڕژیمە بپارێزن. جریانێکە سەرکوتی خەڵکی کوردستان، سەرکوتی خەڵکی بەلوچستان، سەرکوتی جوانان، خوێندکاران، ژنان لە سەر تاسەری ئێران، برسی ڕاگرتنی خەڵکی ئێران و هەناردنەژێر خەتی فەقری ملیۆنی کرێکاران لە ئێران لە بەرچاو ناگرێت و خۆی لێ کوێر ئەکات. ئێستا لەم کاتا کە باس لە ڕوخانی کۆماری ئیسلامیە دێت و باسکردن لە 11 خاڵ کە هەموو ئەم خاڵانە جێگای سەرنجن بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی بە هەموو جناحەکانی ئەوتیا محاکمە بکرێنەوە لێپرسینەوەیان لێ بکرێت بە تەوەجۆ بەو زڵم و ستەمەوە کە لە خەڵکی ئێرانیان کردووە ئەم بەیانیە دەرەکەن. ئێستا دێمە سەر ئەوەی کە ئەمان ئاماژیان بە 11 خاڵداوە کە من هەوڵەدەم بەهۆی ڕعایەتی کاتی بەرنامەکە و ئاماژە بە چەند خاڵێکیان بدەم. ئەوان سەرەتا بەوە دەست پێ ئەەکەن کە 3 ڕێگەمان لە بەردەستایە، یا ئەوەی کە بەردەوامی لەسەر وەزعی مەوجود و ئاتەشبەسێکی شکەنەندە کە دوای شەڕی 12 ڕۆژە بووە و ئایندەیەکی ناڕۆشنمان هەیە، یا دەبێ ئەو ڕەوەندە بگرینە بەر، یا دەبێ تکراری تاکتیکی 22 ساڵی ڕابردوو کە کات بکڕین و دەست نەبین بۆ حەلکردنی کێشەکان، یا ئەوەی کە انتخابی ئاشتی ملی یان ئاشتی نەتەوەی و بە قەول خۆیان تەرکی تەخاسم لە دەرەوە و ناوەوەی وڵات و گەڕانەوە بۆ ئەسڵی حاکمیەت و انتخابی ئازاد. ئەم چتانەیان ئاماژە پێداوە. بە دوای ئەوە ئاماژە ئەدەن کە دەبێ عەفوی عمومی بدرێت. لە قەزیەی عەفوی عمومیە لە ئێرانێکە کە گەورەترین زیندانە بۆ هەڵسوڕاوانی سیاسی، کرێکاری، مەدەنی، ژنان، ڕۆژنامەنووسان و بەگشتی ئەو کەسانەی کە لە کاتاگۆری هەڵسوڕاوی مافی مرۆڤ جێ ئەگرنەوە لە هەموو ئەمانە ئاماژەیان بە 3 کەس داوە. میر حسەینی موسەوی، زەهرا ڕەهنەوەرد کە هاوسەری میر حسەینی موسەویە، و لە کنارەوە بێسلاح چۆن خاتەمی مەحدودە لە حاڵ حازرا ئەو حەسری خانگیان بێسلاح مەحدودە بۆی کردووە و هەڵگرتنی ئەو مەحدودیەتە لەسەر ئەو. بەڵام لە کنار ئەوە بۆ ئەوەی کە ئەو فشارانە لەسەریان نەبێ کە ئەمانە جناحی بەرخوردەکەن، فقط باسیەوەکەن کە ئازادکردنی زیندانیانی سیاسی و مەدەنی و ئاشدانەوەی ئەمانە. لە بەشێکی ترە باس لە گۆڕینی گفتمانی حاکمیەت ئەکەن. گفتمانی حاکمیەت ئەو گفتمانەیە کە 44 ساڵە چل دەورانێکە کە خودی ئیسلاحخوازان و هەر ئێستەیش کە پزیشکیان نوێنەرایەتی بەشێک لە ئەوان ئەکات، گفتمانێکی هەڕەشەکردن، ترساندن، فەقیر ڕاگرتن، هەژار ڕاگرتن، بێ ئیمکانات ڕاگرتن، ناتوانین و بە قەول خۆیان چکونەم ڕاگرتنی کۆمەڵگایە. باس لەسەر ئازادی بەرابەری خۆقی ژنان ئەکەن کە لە پەنای ئەوە باسی ئەواکەن کە بێسلاح بە سنەوەی اقتصادی ئێران لە ئۆلیگاریشیەکان کە سەرۆکەکەیان سپای پاسداران و ئۆرگانهای نزیک لە حاکمیەتە شرایەتێکی
بەرابەر فراهەم بێ کە ژنان بتوانن کار بکەن و بتوانن ئازادیان هەبێت. هەروەها باسی سدا و سیماکە کە سدا و سیما ڕنگدانەوەی خواست و ویستی کۆماری ئیسلامیە، هیچ خەبەرنگارێکی ئازاد، هیچ نازانم کەسێکە سەر بە یەکێ لەم جناحانەی ڕژیم نەوێ نە ئەتانێت لە منازرەیەکە شرکتکانە ئەتانێ لە گۆشەیەکی خۆی دەربخات کەوا بوو ئەم سدا و سیمایژە سدا و سیمای خانەوادەی حاکمیەتە کە ئەوان بە کەیفی خۆیان تیا دەرەکەون لەسەر ئاشتیانەوەی دەرەوە و ناوەوە و بەگشتی لەسەر سیاسەتی خارجیان کە بۆ ڕێکخستنەوەی ئەم سیاسەتە خارجیە و دروستکردنەوەی سیما و اعتباری ئێران لە ئاستی دراوسیەکانی و هەروەها دەرەوەی وڵاتە بە کەڵکوەرگردن لە عەرەبستانێک کە دوێنێ ئەوان دەیانوت ئالی سعود ئەمەنە و ئەوەنە و دەبێ بەو شێوە لەگەڵیان بەرخورد بکرێتەوە دەبێت لە ناو بڕۆن و بەگشتی ئەوان بەو نەتیجە گەیشتون ئەم بەشەی حاکمیەت کە بوو جمهوری ئیسلامی ڕاگررتنی لەم قاڵبە ڕاگررتنی کۆماری ئیسلامی بەم هەڕەشە و تەهدیداتە و کە ئەیکات هیچ شتێک نییە بێجگە لە نزیک بوونەوە لە ڕووخانێک کە هەمومان خەریکە ڕۆژ بە ڕۆژ ئەیبینین کە نزیکە بینەوە پێ و ئەمان هشدار ئەدەن کە ئەگەر ئەتانەوێ ئەم سفرەیە کە تایستە داتان خستووە هەمومان لێمان خواردووەوە هەمومان بە بەردەوامی لەسەری دزی و گەندەڵی خۆمانمان کردووە ئەگەر ئەتانەوێ ئەم سفرە بەردەوام بێ ئەبێ بۆ کینی بۆ حاڵەتێکی کاتیش بووێ مل بدەن بە ئەو داواکاریانەیە کە بۆتان مەترح کراوە. بەڵێ هاوڕێ سعد ئەگەر لەوە زیاتر جەقتکەینەوە و زەقیکەینەوە بەیاننامەکەی بەرەی ئیسلاح تەڵەبەکان لە چ بارودۆخێکە بە چه ئامانجێکەوە یاخود بڵاو کرایەوە؟ لە پرسیاری یەکەم ماوەتم کە کۆماری ئیسلامی لە بەئیسلاح ڕووخانی خۆی زۆر نزیک بووەتەوە، یعنی سەیری کاردانەوەکان لە ناوەوە بەم ڕژیمە نافەرمانی مەدەنی فشاری ژنان وەکو نیوەی کۆمەلگا لەسەر ئەمان و بەردەوام بوون بە بەردەوامی دەرگیر بوون لەگەڵ ئەم سیستەمە جنایەتکارانەیە، گرانی زیادە لە حەدی ئەقلامی ئەوەڵیەی بەڕێوچوونی ژیانی خەڵک، نەبوونی حەقدەست، بێکاریکی زۆر وەسیع و لە کنار ئەوە فشارهایەکی سیاسی کە خەڵک بۆ ئەم ڕژیمەی ئەهێنن و لە هەر فرسەت و لە هەر مەوقعیەتێک خەڵک وەرەگرن بۆ فشارهێنان بۆ سەر ئەم ڕژیمە لەلایەک و لەلایەکی ترەوە خواست و ویستی دەوڵەتانی ڕۆژاوا لە هەڕەشەکردن لیان بۆ فعالکردنەوەی مکانیزمی ماشەوە بگرە هەتاکو ئەوەی کە ئامریکا بەو شێوە لەگەڵیان بەرخوردەکەوە تەحقیریانەکە هەتا لە دەستانی مەوقعیەتی خۆیان لە منتەقا لە عێراق شکستیان خواردووە، لە سووریە کراونەتە دەرەوە، لە لوبنان و لە فلستین ئەو هێزانەی کە نوێنەرایەتی کۆماری ئیسلامیانە کرد زۆر بە توندی ئاسیبیان بینیەوە، کۆکردنەوەیان زۆر زەحمەتە لە ئەو هەڕەشەیە کە ئەیکرد بەنسبەت مەسەلەی هەستەییە و بینیمان کە لە شەڕی 12 ڕۆژە بەو شێوە ئەتانم بێژم ناکەوتیان کرد و وایان لێ کرد کە زۆر بە سادگی و زۆر بە بێ هیچ ئەملا ئۆلایک ئەو ئاتەش بەسە قبول بکات و ئەمە هەموو ئەمانە کارێک ئەکات کە ڕژیمی کۆماری ئیسلامی هەست بە ترس و نگەرانی بکات. ئیسلاح خوازەکان پیان وایە ئەو کەسانەیە کە عەلی خامنەیی وەکو مشاور و وەکو گوێ خۆی لە ناو بەشەکانی تری دەسەڵاتە دایناوە بە باشی گزارشی پێنادەن، بە باشی باسی وەزعیەتی کۆمەلگای بۆ ناکەنەوە، ئەوانە هەر بۆیە خۆیان بەهی نەزانن، خۆیان بە موەزەف ئەزانن کە لەم مەقتەعە تاریخیە بە قەوڵ خۆیان هەنگاوێک هەڵبگرن. ئەم هەنگاوەی ئەوان بێجگە لە پاراستنی کۆماری ئیسلامی وەکو سیستمێکی داپلۆسێنەر و دیکتاتۆر، بێجگە لە حفزی موقعیەتی ئۆرگانهای سەرکوتگەری ڕژیم، بێجگە لە پڕکردنی ئەو کەسانەی کە لە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق نانیان خوارد، لە تەحریمەکان نانیان خوارد، خۆیان و خانەوادەکانیان بوون بە ملیاردەرهایی کە لە وڵاتانی دنیا جەزیرە بکڕن، شار بکڕن، گەورەترین کارخانەکان سەهمیان بێتیانە تایە، زۆرترین پارە بدزن بیخەنە بانگەکانە و
هەموو ئەمانە تهدیدهایەکە یان زەنگ خەتەرگەلێکە کە ئەمانە وادار بکات کە بێن پەنابەرن بۆ ئەوەی کە لە ئاخرین ساتەکانیشە هەوڵ بدەن کە ڕژیمێکە لە ئاستی نێونەتەوەیە، نە لە ئاستی منتەقەیە و نە لە ئاستی ناوخۆوە هیچ هینێکی ماوە، هیچ اعتبارێکی ماوە، بەڵکو بەو شێوە بیپارێزن. و جملەیەک لە کۆتاییەم پرسیارەما بڵێم ئەوی شەوەیە ئەوان وەختێک باس لە ئاشتی ملی ئەکەن کە تا ساڵی لەمەوبەر ئەسڵەن ملەتێک بەناو ملەتی ئێرانی وجودی نەبوو لە ئەدەبیاتی کۆماری ئیسلامیە، ئومەت بوو ئەو وەختە. وەختێک ئەم فشارانە کەفتە سەریان و زانیان کە بەرەی ڕاستی ناو ئۆپۆزیسیۆن تەبلیغ بە مەسئلەی یان ئیستفادەکردنی نامەسئولانە لە مەسئلەی ملی لە ئێران و لەوانە ئەکەن، ئەمانی شاتن ئومەتیان گۆڕی کردیانە ملت، ئیسە گەرەکیانە ملەتێک ئاش بدەنەوە کە ئەم ملەتە لە ناو وڵاتێکە خۆی نزیک بە 50 ساڵە دەڵێت کە ئێمە لە لەحاز ملیە و زڵممان لێچێ لە کوردستان، لە سیستان و بەلوچستان، لە ئازەربایجان و لە شوێنهایەکی ترکە ئەبینین ڕژیمی کۆماری ئیسلامی ڕاستەوخۆ تەسیری بووە لە هەڵخراندنی شەڕ و کێشە لە نێوان خەڵکێکا کە بە زمانگەل جۆر بە جۆر و لە ملەتی جۆر بە جۆرە و لە ئێرانە ئەژین. ئەو تەنیا باسی ملەتێکەکە کە بە نەزەر من لە مەرکەزە ژین و ئەوە سەرچاوەگرتوو لە مەرکەزگراییکە کە لە ناو بەرەی ڕاستی و پۆزیسیۆنی خارجی کشوەریژە خەریکن زۆر بە ئاو و تاو و کینە و پێشوازی لێ ئەەکەن. بەڵێ کاردانەوەی باڵە جیاوازەکان لە سۆڵگەراتون ڕەوەکانەوە بگرێتە دەگاتە هێزە ئیسلاح تەلەبەکان یان ئەمانە بەرامبەر بەیاننامەکە چی بووە، ینی کار و کردەوەیان؟ بەڵێ ڕۆژنامەی کەیهان نزیک لە عەلی خامنەیی باسی ئەوا کاتکاڵێ ئەم بەیانیە تەرجمەی فارسی سخوێنڕانیەکان نێتانیاهووە. بەشێکی تریان دەڵێن کە ئەم بەیانیە خەنجەرێکە کە ئەدرێ لە قەلبی دەوڵەتی پزیشکیان. بەشێکی تریان هەر لە مەجلس باسی ئەواکەن کە ئەمە تەسلیمبوونی بێچوون و چرا بە خواست و ویستی غەربیەکان و بە تایبەت ئەمریکا و ئیسرائیلە. یعنی ئەوەی کە سەر بە باڵی ئوسولگەراس نایهەوێ بە هیچ شێوەیەک هیچ سەهم و هیچ بەشێک بەمانە بدات بێجگەلەوەی کە تەحقیریان بکات تەنانەت. یعنی یەک نەفەریشیان من زۆر گەڕام بەڕاستی یەک نەفەریشیان بچووکترین استقباڵی لەم بەیانیە نەکردووە، چۆن ئەزانن تەغییر لە جمهوری ئیسلامیە، ئیسلاح لە جمهوری ئیسلامیە ئەوە دەیان نزیک بە 5 ئەوەترێ کە کۆماری ئیسلامی ئیسلاح بشۆ نییە، کۆماری ئیسلامی ئاڵۆگۆڕ نایێت بەسەریە. ئەوان دەڵێن ئێمە هەموو شتێکمان بەرمەبنای شەرع و قەوانینی ئیسلامیە. بۆ ڕژیمێکە بەو شێوە باسی خۆیەکە، ڕژیمێکە هێشتا باوەڕی بە ئیعدام هەیەوە ئەیکات، ڕژیمێکە هەڵسوڕاوانی کرێکاری بە خاتر داواکردنی ماف و حەقی خۆیان ئیعدام ئەکات، ڕژیمێکە ژنان ئەبات شەلاقیانەدا لەسەرەوەی تاڵێ مووی سەریان کەوتوەتە دەرەوە، ڕژیمێکە ڕەحم بە مناڵان ناکاتوە، بەو شێوە زاڵمانەیە لەسەر شەقامەکانیان بینین کە بە شێوەیەک ئەچۆسێنەوە، و ڕژیمێکە نان و سەنگکی و نازانم سەرەتاییترین خۆراکەکانی مەحدودە و کردووە لەسەر سفرەی خەڵکی هەژار و فەقیر. ئەو ڕژیمە ناتوانێت هیچ ئیسلاحێک قبول بکات و ئەمانە تەنها و تەنها بۆ چاوەڕوان ڕاگررتنی خەڵکە و بۆ دڵخۆشکردنی بە ئیسلاح وڵاتانی دەرەوەیە کە فشاریان لەسەر جمهوری ئیسلامی هەیە، کە بەڵکو ئەوان دڵ بەمانە خۆش بکەن کە بڵێن بە دوای کۆماری ئیسلامیە ئەگەر مەسئلەی بە ئیسلاح خەلەی قودرەت بوو ئەوانە ئەم کەسانە هەن باس لە ئازادی مەتبوعاتەکەن، باس لە ئازادی ژنانەکەن، باس لە ئاشتی ملیەکەن، باس لە دابەشکردنی بە ئیسلاح اقتصادی ئێرانەکەن، باس لە
نەبوو بەسلاح ئازادکردنی زیندانیانی سیاسی ئەکەن هەموو ئەمانە چتایەکە کە مەلاکان فێرن لە شرایەتگەلێکی وەها حساسە چۆن ئیسپادەی لێ بکەن و چۆن کەڵکی لێ وەربگرن. بەڵام گرنگترین چت ئەوەیە کە بەڕاستی ئەو کەسانەیە کە ئەم بەیانیە 11 خاڵیەیان داوە هەموویان کارنامەی ژیان و بەسلاح حزوریان لەناو ئورگانگەل کۆماری ئیسلامیە پڕپڕە لە قەساوەت و بێڕەحمی لە خودی موسەویە و بیگرە کە هەر لەم ڕۆژانە ئێمە 28 مرداد کە ساڵگەردی هێرشی کۆماری ئیسلامی بوو بۆ سەر کوردستان ئەگەر بڕۆینەوە ناو مێژوو سەیری بکەین ئەبینین یەکێ لە جنایەتکارانی ئەو دەورانە خودی میرحسەینی موسەویە، یەکێ لە جنایەتکارانی ئەو دەورانە خودی خاتەمیە. ئەسڵەن ئەگەر بیت سەیرێک بە بیۆگرافی تەک بە تەکی ئەم کەسانە بکە یەکی لە شانازیەکانیان هێرشکردنە سەر خەڵکی کوردستان و فعالیەتیان بە فەرمانی خومینی بووە لە کوردستانە. ئەمە دیارە ئێمە ئێستا چۆن بەرنامەگە کوردیە باس لە کوردستانەکەین ئینا لە سیستان و بەلوچستان لە شارەکان ترێنان لە تورکمان سەحرا هەموو ئەمانە بەشداری ئەو جنایەتانە بوون. ئەمانە ناتوانن بە 11 قەڵەم سوپاپتمیناندان و سپیکردنەوەی بەشێک لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە هەمیشە لە ئەو کاتانەیە کە فشاریان لەسەر بووە ئێستا بیان هێننەوە سەرەوە بۆ شێوە ئیسفادەیان لێ بکەن. دەمەوێت بڵێم کاردانەوەگان لە ناوخۆیان بۆ شێوە بووە و لە دەرەوەیش بەم شێوەیە کە بۆم باس کردی. بڵێ هەورە سعد سپاس بۆ ڕوونکردنەوەت. پێم وابێ لە بەشێ لە قسەکانتە قسەت لەسەر ڕاستڕە و میانڕەوەکان کرد، ڕاستڕە و میانڕەوەکانی بڵێن ئۆپۆزیسیۆن. دەمەوێت لێرەدا زیاتر کاتی بەرنامەکە بم بە جێنا بدەر چەند وەختەکەمان بەڕاستی زۆری نەماوە. دەمەوێت بزانم ئەمانە چۆن مامەڵیان لەگەڵ بەیاننامەکە کرد هێزە ڕاستڕە و میانڕەوەکانی ئۆپۆزیسیۆن. ئەگەر مەبەستانەوانەی دەرەوە بێت خۆب ئەمانە بەردەوام تەلاشیان ئەوەیە کە لە هەر ئاڵۆگۆڕێکا کە لە ناو سیستمی کۆماری ئیسلامیە تێتە بەرە و جۆرێک لە کڵاونیانە سەرخۆوە جۆرێک لە دڵخۆشبوون بە ئەم سیاستانەی ڕژیم لە ناویانە دروست ئەبێ کە دوایەکو بەڵقی سەراو تەقێتەوە بە خۆیانە و زیاتر خۆیان و بە ئیسلاح تەرەفدارانیان یان لایەنگەرانیان یان ئەندامانیان تووشی بێ ناومێدی ئەکات. مەبەستم چییە؟ مەبەستم بۆ نمونە کەسانێک ڕۆژێ لە ڕۆژان دەیانوت کاکە بە بڕۆن ڕێی بدەن بە پزیشکیان کوردی قساکە. ئەحات بۆ کوردستان ئەیوت من کوردم، ئەڕۆشت بۆ تەبریز ئەیوت من تورکم و بەم شێوە هەوڵی ئەداکە سوء ئیسفادە بکات لەو خواست و ویستەیە جەریانات بەناو پۆزیسیۆنی ڕاست لە دەرەوە هەوڵیانەدا بە جۆرێک لێ عبورکەن و بە جۆرێک خۆی ببەخشە بە جۆرێک خۆیان لەگەڵیا هاوسوو بکەنەوە و ئەم هاوسوویە وای ئەکرد کە ئەوان لە اتخازی سیاسەتی خۆیانە تووشی ئەو نەوعە لە سەرلێشێوایی بن. هەر بەرەیەک بەناو بەرەی سەڵتەنەت تەڵەب یان پاوشایی خواز لە ئێرانە کە کوڕی دیکتاتۆری پێشووتر لە کۆماری ئیسلامی شای ئێران نوێنەرایەتیان ئەکات لە کۆبوونەوەکانیانە شانازیانەوەیە کە 50,000 بەسیج و تڵاعاتی و پاسدار پەیوەندیان پیانەوە کردووە و تویانە کە ئێمە لەگەڵ ئێوەش ئەبین. هەر ئەو شتێکە لە دەورانی باوکیان مەسەڵەن ساواک بوو بە تڵاعات بەشێکی ئێستا مەسەڵەن شانازیەکەیان ئەوەیە. ئێستا مەسەڵەن لە دەورانی شەڕاوە تویانە ئەوەی مەتین لەگەڵتان شەڕەگەین دفاع لە میهەنەکەین. لە دەورانی ئەم شەڕا لە دووڕیانی لەگەڵ ئیسرائیلیا لەگەڵ کۆماری ئیسلامیە ئەوان ڕۆشتن لەگەڵ ئیسرائیلیان هەڵبژارد و پیان وانە بوو کە بە ئیسلاح ئەکرێت هەم لە دژی شەڕ بیت و هەم لە دژی کۆماری ئیسلامی بیت. ئەو بە ئیسلاح بیرۆکەیەیان ئەو جەهەتەیە کە بەڕاستی زۆربەی هەرە زۆری کۆمەلگا لێ پەیڕەوی کرد. گەرەکمە بێژم خامیک کە لە ناو ئەمانە هەست کۆماری ئیسلامی زۆر بە ڕەحەتی ئەتوانێت وتەبێژیان بۆ بنێرێ، ئەندامیان بۆ بنێرێ، کۆبوونەوەکانیان کۆنتڕۆڵ بکات. ئەوانەی کە بینی ومانە تا ئێستا هەر پەنادەسەکانی بۆ نمونە
کوڕی شای پێشووی ئێران کەسانێکن کە خۆیان ئێستادی انتخاباتیان بووە بۆ سڵاحخوازەکان لە ئێرانە و کەسانێکن کە بەڕاستی خۆیان بەشێ بوون لە دەسەڵاتی سەرکوت ئێستا هاتوون لە ژێر ناوی ملەتی ئێران و سرودی ملی و تەمامیەتی ئەرزی و ئەم شتانە لە دەروی وڵات هەڕەشاکەن لە خەڵک کەوا بوو بەڕاستی ئەمانە ئەتانم بڵێم بەشێک لە ئۆپۆزیسیۆنن کە هەمیشە لە خەیاڵاتی خۆیانە بە ئاواتەکانیان نزیک ئەبنە و بەڵام لە پڕا ئەبینن کە هیچ جێگە و پێگە و اعتبارێک بۆ ئەوان نەنە ناو ڕژیما دانراوە و ناخۆشبەختانە خەڵکیش بۆیان دانێت. بەڵێ زۆر باشە. بەڕای ئێوە هەڵوێزی هێزە کۆمۆنیستەکان یان کرێکارە وشیارەکان و ژنە تێکۆشەرەکان و چالاکۆنانی ڕزگاری نەتەوەی دەبێت بڵێن بەرامبەر بەم بەیاننامەیە چیە قسەیەکیان هەبێت؟ بەنظر من نەک تەنیا ئەوان بەڵکو هەموو خەڵکێکی ئازادی خواز هەموو خەڵکێکی کە خۆی لە پەنای خواست و ویستی کۆمەڵانی خەڵک لە ئێرانە بە هەموو بەشەکانی و ئەبینێتەوە ئەوەیە کە ڕوخانی کۆماری ئیسلامی یان گۆڕینی کۆماری ئیسلامی نەڕ لە ڕێڕەوی ئیسلاحخوازەکانەوە تێ ئەپەڕێت نە لە ڕێڕەوی ڕوخانی هێرشی دەرەکیەوە بۆ سەر کۆماری ئیسلامی و نە لە هیچ ڕێڕەوێکی تری لەم چەشنانە و کە باسم کرد بەڵکو ڕوحانی کۆماری ئیسلامی تەنیا بە هاتنە مەیدانی کۆمەڵانی خەڵکی ناڕازی و سەرهەڵدانی ڕێبەرانی بزوتنەوەیە کە ئێمە لە جەریانی جنبشی ژنجیان ئازادی و انقلابی ژینا بینیمان کە چلۆن ئەکرێت بەو شێوە بێتە مەیدان چلۆن ئەکرێت خەڵکی ئێمە فێری سازماندەهی بوون خەڵکی ئێمە فێری خۆڕێک خستن بوون فێری ئەوە بوون کە لە جەریانی خەلای قودرەت و نەمانی کۆماری ئیسلامیە چۆن خۆیان بەڕێوە ببن و چۆن بە شێوێک دیارە ئەوە ساڵهای ساڵە ئەو فەرهەنگە بە تایبەت لە کوردستانە جێکەوتووە بەڵام تەنیا ڕێگەی نیانە پشتسەری کۆماری ئیسلامی ڕێگەیەکە کە بە دەستی خودی خەڵک لە ئێرانە ئەم ڕژیمە بڕوات ئاسەوارەکانی نەمێنێت هەموو ئەو شتانەیە کە ئەمانە سعیەکەن وتم بە شێوەی مەلایانە و بە شێوەی فریوکارانە لە دەخاڵ و 11 خاڵا باسی بکەن بەڵکو دەیان خاڵەکە 50 ساڵە کۆمەڵانی خەڵکی ئێران لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیە بە خراپترین و وحشیانەترین شێوە کەوتونەتە ژێر داپۆلۆسینە و بەوانەس لاچێ و کاری هێزە چەپ و سوسیالیست و کۆمۆنیستەکانیش ئاگاهگەری و بەشداری و شان بەشانبوونی خەڵکی ناڕازیە لە ئێران بۆ ئەو ڕێڕەوەی کە باسم کرد بۆ ئەو جەهەتەی کە باسم کرد و مێژوویش ثابتی کردووە بە تایبەت لە 3-4 ساڵی ڕابردووە کە بینیمان خواست و ویستی خەڵک خواست و ویستێکە کە چەپەکان باسی ئەکەن حتا تێپەڕبوون لە مەسئلەی ملی حتا ئەوەی کە خەڵکی کوردستان ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان تەنانەت بیانەوێ ئستقلالی خۆیشیان ڕابگەێنن ئەوە کۆمۆنیستەکانن کە باشترین و ڕێکۆپێکترین بەرنمەیان هەیە بۆ نەمانی ستەمی ملی و ئەوانن کە حازر نین لەسەر هیچ خواستێکی خەڵک لەسەر هیچ حەقێکی خەڵک معامڵەیەکی بەسلاح معامڵەهایەک بە قازانجی خۆیان بکەن بەڵکو ئەوان بە شێوەیەکی سادقانە هەوڵەدەن لە پشت خەڵک بن بۆ گەیشتن بە خواست و ویست و ئاواتەکانیان. بەڵێ سپاس بۆ هەموو ڕوونکردنەوەکان هاوڕێ ئەساد بەداخەوە کە وەختی بەرنامەکەمان زۆر کەمە من لێرەدا پرسیارەکەم نەماوە ئەتان بفەرمون. منیش سپاسانەکەم منیش قسەیگم نەماوە و هیوادارم کە بەرنامەیەکی باشمان بوو بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت هاوڕێ ئەسعاد ئەندامی کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران. بەڵێ بینەران لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی تایبەتی ئەم جارەمان کە سەبارەت بوو بە بەیاننامەی سلاح تەڵەبەکان لە 26 مرداد. سپاس بۆ ئێوە کە تاوکێستا لەگەڵمان بوون.